وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على سيدنا محمد وآله وصحبه الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين رضي الله عنا وعنهم أجمعين. خوشكورا بەڕێزەکانم بیسەرانی خۆشەویست، پێ خۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکان دێمەوە خزمەتی بەڕێزتان بەو هیوایی ئینشاءالله بابەتێکی تر لەو بابەتانەی کە زانایانمان تایە خلافیان هەیە لە مەسائیلە فەرعیەکانە لە شریعەتی ئیسلامە ئینشاءالله عەرزی جەنابتان بکەم بۆ ئەوەی بگەین بەو هەدەفەی کە ئێمە ئەمانەوێت بە هەموو بیسەرانی خۆشەویستی ڕابگەینین کە مەسائیلە خلافیەکان لە بەینی ئەهلی حەق ئەهلی سنت و جەماعەتە لە مەسائیلە فەرعیەکانایە، یعنی ئەو جیاوازیانەی کە هەیە لە مەسائیلی فەرعیایە، لە عەقیدەیە، لە عیبادەتە، لە ئەخلاقە کە مەسئلەیەکی فەرعین، بەڵام لە ئەسڵا و لە ئوسوولەکانە کە خوای پەروەردگار یەکلای کردوتەوە کە پێغەمبەری خۆشەویستمان یەکلای کردوتەوە ئەو مەسائیلانە جێی خلاف نین و زانایانمان تایە اختلاف و جیاوازیان نییە. کەوابوو ئەم مەسائیلانەی کە ئێمە عەرزان یەکەین مەسائیلی لێکی ئیجتیهادین و مەجالی ئەوەی تایە کە زانایان ڕاجیاییان هەبێ، ڕەئی جیاوازیان هەبێ و خوای پەروەردگار خۆی یەکلای نەکردوتەوە، پێغەمبەری خۆشەویستیشمان یەکلای نەکردوتەوە. یەکێک لەو مەسائیلانەی تر کە ئەتوانی بڵێ لەگەڵ مەسئلەکەی بەرنامەی پێشوومانە نزیکە لە یەکەوە مەسئلەی دەستگرتنەوە، یعنی دەست ڕاست خستنە سەر دەست چەپ لە پاش هەستانەوە لە ڕکوع. ئێمە باسی ئەومان کرد کە زۆربەی زانایانی ئەهلی سونە و جەماعە ڕەیان لەسەر ئەوەیە کە دەستگرتن واتە دەست ڕاست خستنە سەر دەست چەپ لە وەستانە لە نوێژە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. زۆربەی زانایان ڕەیان وایە، ئەگەرچی کۆمەڵێک لە مالیکیەکان ڕەیان وایە کە دەستبەردان سنەتە، ئەو ڕەیشمان هەیە، بەڵام زۆربەی زانایان ڕەیان وایە کە دەستگرتن سنەتە. ئێستا مەسئلەی ئەمڕۆمان لەسەر ئەوەیە ئایا پاش ئەوەی کە ئینسان ئەچێتە ڕکوع و سبحان ربی العظیم ئەکا و پاشان کە هەڵەسێتەوە لە ڕکوع و ئەڵێ سەمیع الله لمن حەمیدە ربنا ولك الحمد، ئایا جارێکی تر دەست ئەگرێتەوە واتە دەستی ڕاستی ئەخاتە سەر دەستی چەپی، یان وەکو دەستی بەر ئەدا لە کاتێکا کە ئەڵێ سەمیع الله لمن حەمیدە ربنا ولك الحمد وەتا ئاخیرەکەی؟ لەسەر ئەمە بابەتەکەمان زیاتر لەم ئیطارەیە ئەدوین و زانایانیشمان لە قەدیمە، لە ڕاستیە لە قەدیمە خلاف لەسەر ئەم مەسئلە زۆر کەمە، یعنی ئەم بابەتە لە کتێبە قەدیمەکانە لە لای زانایانی حەنەفی و زانایانی شافعی و زانایانی مالکی ئەم بابەتە زۆر ئەگەر تەماشا بکەی بگەڕێتەوە بە کتێبە قەدیمەکان زۆر باس نەکراوە، زۆر ئاماژەی پێ نەکراوە، مەگەر هەر ئاوا وەکو بڵێ زۆر بە وردی لێ بکۆڵیتەوە لە معنای قسەکانیان وا تێبگەی، وەکو چۆن ئیبن حەزم، یعنی هەندێک لە معنای قسەکانی ئیبن حەزم وا تێگەن کە ئیبن حەزم ڕەئی وا بووە کە یعنی دەستگرتن لە دوای ڕکوع وەکو بڵێ ئیبن حەزم ڕەئی وا بووە دەستگرتنەوە لە دوای ڕکوع سنەتە، یعنی ئەویش ئەگەر ورد ببیتەوە تەماشاکەی لەوانەیە ئیبن حەزم مەقسەدی ئەوە نەبێت، یعنی تەماشا بکە ئەڵێت لە کتێبی محەلایە لە مجەلەدی دووە
ئەڵێت لە مەسئلەی ژمارە 448 ئەڵێ ونستحب أن يضع المصلي يده اليمنى على كوع يده اليسرى في الصلاة في وقوفه كله فيها، يعني في وقوفه كله فيها، أما عامة لوانية تنها وقوفي بيش هين بقينيت بيش ركوع بقينيت، يعني راوستان بقرآن خوانك بو احتمالي أوشي هي دواء أوشي يعني معناه دواء أوش بقيني، يعني أميكك لو مثلا لو بوچونانه ك هندي كس وإنكات كألين ابن حزم رأي وابوا كدزقرتنا ولا دواء الركوعش دروز به هروها قال بروي تماشاي كتاب كاني مالكي كان بكي، يعني هندي آثار أبيني هروها لا كتاب كاني شافعي كانشا هندي آثار أبيني تقريبا أتوانم بليم يعني بعام مذهبي لمذهبي إمام أبو حنيفة إجماع هيا لسر أوي كوا دەستگرتنەوە لە پاش ڕکوع ئەوان بە سنەتی نازانن، بەڵام ماوە خلافێک تۆزێک لە يعني خلافێکی کەم لە مەذهبی مالکی و هەروەها لە مەذهبی ئیمامی شافعیشە هەیە کە هەندێکیان وعام تەماشایان کردووە و هەندێک لە زانایانی ئەو دوو مەذهبە قسەکانیان وا معنای ئەوە ئەگەیەنێت کە دەستگرتنەوە لە دوای ڕکوعیش دروست بێت، و لە مەذهبی ئیمامی ئەحمەدیشە ئیمامی ئەحمەد قەولێکی هەیە لەسەر ئەوەی کاتێ پرسیاریان لێ کرد دەربارەی ئایا کەسێک دەست بگرێتەوە لە دوای ڕکوع دەست بگرێتەوە چۆنە، ئیمامی ئەحمەدیش ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی إن شاء أرسلها وإن شاء وضع يمينه على شماله، يعني هردوي مثلا إمام أحمد هردوي فرموه وكبلي هردوي شي بدروز زانيوه ولا شويني كترا كاتب برساري ليكن فرمويتي وميدا كم يعني كأوا مسألة أو ندتن نبي، يعني كوابو احتمالا وكبلي احتمال هردوينك لمذهب إمام أحمد هي، أما بالنسبة زانياني قديمة بلان بالنسبة أتواني بلي أم مسألة زياتر لناو زانا تازكانا يعني بيدابو أم خلافة أم جوازية زياتر لناو زانا تازكانا بيدابو، يعني أتواني بلي زانياني قديم زور بي زوريان رأيان وايا كإنسان لدواي الركوع مسلمان كاتي نوێژەکە لە دوای ڕکوع دەست ناگرێتەوە، ئەتوانی بڵێ ڕەئی زۆربەی زانایان وایە ئەگەر نەڵێن ئیجماعیشە، وطبعا ئیجماع ئەتوانی بڵێ هەندێک لە عولەمایانی حەنەفی ئیجماعیان نەقڵ کردووە کە مەذهبی حەنەفی ئیجماعی تایە کە دەست ناگرێتەوە، بەڵام ئەتوانی بڵێ وعام زانا قەدیمەکان ڕەیان وایە کە دەست ناگرێتەوە، بەڵام ئەم خلافە لە ناو عولەمایانی تازەیە، يعني أتواني بلي دروز بوا كوماليكيان ألين دزقرتنوا لدواي الركوع كوماليك لزاناي تازة ألين دزقرتنوا لدواي الركوع بتايبتي لنيوان زانا سلفية كان أم خلافة دروز بوا لناو زانا سلفية كان أوانيك يعني مذهبي سلفيان هالبجاردو أما نزاتر خلافة كانت دروز بوا بونمونا الباني رحمتي خوای لێبێ وها أبو إسحاق حويني أمانة وتويانا يعني منعان كردو وتويانا دەستگرتنەوە لە دوای الركوع بدعية وباش نییە وباشیان نەزانیوە. محمد إسماعيل المقدم وكومالێکی تریش لە عولەماکان لە مەذهبی با بڵێن ئەوەی بۆچوونی سەلەفیان هەڵبژاردووە و تویانە ئاعتیادیەبی کاتیانەی کات مخەیەرە ئینسانتیایە و هەندێکیانیش لەو عولەمایانە و تویانە دەستگرتنەوە لە دوای ڕکوع سنەتە
دەستگرتنەوە لە دوای ڕکوع سنەتە لەوانە مەسەڵەن کەوایان وتووە ئیبن باز و ئیبن عوثەیمین و بەدیع الدین ڕاشدی سندی و هەروەها محەممەد عەبدولمەقسوود مصری ئەمانە ڕەحمەتی خۆیان لێبێ و خوای گەورە ئەوانیان کە وفاتیان کردووە ڕەحمەتی خۆیان لێبێ وشیان کە ماون خوای گەورە تەمەنیان درێژکا و زیاتر و زیاتر ڕێنماییان بکە ئەمانە ئەو خلافە لە بینانە یعنی سێ ڕەئی ئەتوانی بڵێ دروست بووە ڕەیەک بە هینی نازانن بە سونەتی نازانن ڕەیەک بە سونەتی نازانن و بە ئەتوانی بڵێ زیاتر ڕەیان وایە کە بیدعەیە لەوانە ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ لە صیفە سەڵاتەکەیە و هەروها ئەبوو ئیسحاقی حوێنی و ڕەیەکیش بە سونەتی ئەزانن وەکو ئەبن باز و ابن عثيمين ومحمد بن عبد المقصود وهروها كوماليكيش وكو اسماعيلي مقدم اوانا ب مخير الان انسان مخير هر كامي بكه اسايه اعتياديه للاين باعتياديان زانيوه اختلافكش لتشي ودروز بوا طبعا اواني والرأي انوايا كاما سنته چەند بەڵگەیەکیان هێناوەتەوە حەزەکەم دانە بچینە خزمەتی ئەو بەڵگانەی کە ئەوان هێنایوێنێتەوە و پاشان ئەگەر خوای گەورە یارمەتیمان بدا ئینشاءالله باسی ڕەئی مقابلیش ئەکەین و کۆتایی بەم مەسئلەش ئەهێنین ئەوانەی کە ئەم ڕەیان هەیە حەدیثەکەی وائیل بن حجر ئەکەن بە بەڵگە ئەڵێن ئەن النبي صلى الله عليه وسلم كان إذا كان قائما في الصلاة قبض بيمينه على شماله طبعا أما لا درسي بيشوش باس ما كل إمام نسائي حديثا جرته سندك شي صحيحة الله بيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم وإلى فرمي رضي الله عنه أجر هل بسا أجر رابوستا بونيوش بدستي راستي دستي شبي أجرت يعني دست راسي خصصر دستي شبي وأيقرت رأي وابوا وأليت پیغمبری خوا وای کردووە ئەم حەدیثەوتمان ئیمامی نەسایی ئەیگەڕێتەوە ئەوانەی کە ڕەیان وایە کە دەستگرتنەوە لە دوای ڕکوع سنەتە ئەڵێن لە حەدیثەکە هاتووە ئەفەرمێ إذا كان قائما في الصلاة يعني ئەگەر ڕاوەستا بوو لە نوێژە دەستی ڕاستی خستە سەر دەستی چەپی و ئەیگرت ئەڵێ ئەمە هەموو ڕاوەستانێک ئەگرێتەوە کەوابوو چۆن ڕاوەستانی پێشی ڕکوع ئەگرێتەوە ڕاوەستانی دوای ڕکوعش ئەگرێتەوە و هەر کەسێکیش بڵێ ئەمە تەنیا ڕاوەستانی یەکەمی پێش ڕکوع ئەگرێتەوە بەڵگە بێنێتەوە چونکە حەدیثەکە عامە گشتیە و تایبەت نەکراوە بە ڕاوەستانی یەکەمەوە بەڵگەی دووهەمیان حديثكي أبي حميد ساعدي أهنوا كلالاي بخاري لا صحيح بخاري هاتوا كأفرمي بيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم فإذا رفع رأسه استوى بيغمري خو أجر سري برز بكر دايته الراس أو استوى أو يعني للركوع أجر سري برز كر دايته الراس أبو يوام حتى يعود كل فقار إلى مكانه هتهموا فقريك إلا فقراتكاني يسقانك لإسقانكاني وكل الروايات كتراهاتوا حتى يعود كل مفصل أو عظم إلى موضعه همو أندا إسقانيك يا همو فقراتك أهات وشويني خوي وتيانا أوانيك ألين السنة لدواء الركوع دز بقريتوا ألين دز قرتنوش وكتشون بلي بيش أوادس يقرتبو بيغمر صلى الله عليه وسلم بل الركوع كوابو لدواء الركوعيش أمو أندامي كي هات شويني خوي كوابو دستي شي هاتو شويني خوي يعني دستي يقرتوا سيام هروها بلغي تريشان هنا وتوا كوا للسنة هاتوا بأن السنة قد جاءت ببيان موضع اليدين في جميع الهيئات الصلاة وتيانا السنة حمو هيئيكي صلاتي دياري كردوا للسنة هاتوا فيحمل هذا الموضع المختلف فيه على القيام الأول المتفق عليه كوابو أمشيونك مختلف فيه دياري نكرا ولا السنة بيغمر تشيتيا كردوا أيقرن حمل يكين سر أويك متفق عليه أما بيغمر تيايا واستاوا حمل يكين سر واستانا كي بيشي ركوع كتيايا بيغمر دسي قرتبو كوابو لم واستانش هذا ساقريت نفس حكم أو واستانا ورا قريت
ئەمیش بەڵگەیەتریان و بەڵگەیەکی ترشیان ئەڵێن دەستگرتنەوە لە پاش ڕکوع زیاتر مناسبە یعنی گونجاوترە لەگەڵ خوشوعە وەکو چۆن لە قیامی یەکەمە مراعات کراوە لە قیامی پاش ڕکوعیشە هەر مراعات ئەکرێ و زیاتر خوشوعەدا بە ئینسان. پێنجەم بەڵگەیان ئەڵێن کەسێک لە ئەهلی علم نەیوتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو شوێنە یعنی لە پاش ڕکوع دەستی بەرداوە کەوابوو دەستبەردان لە پاش ڕکوع شتێکی غەریبە و دەستگرتنەوە ئەسڵە و سوننەتە. طبعا ئەمانش ئەمە بەڵگەی ئەو کەسانە بوو کە پێنج بەڵگەیەت ئەوتوانی بڵێ یعنی کۆکراوەتەوە لە پێنج بەڵگەیە. بەڵگە گرنگەکانی ئەو جەماعەتن ئەو زانایانن کەوتویانە دەستگرتنەوە لە پاش ڕکوع سوننەتە بەڵام ئەوانەی کە ئەڵێن سوننەت نییە وەڵامی ئەم قسانەیان داوەتەوە. یەکەم ئەڵێن ئەو حەدیثەی وائیلی بنی حجر کە ئێوە ئیکەن بە بەڵگە باسی وەستانەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وەستانە دەستی گرتووە کاتێ بگەڕێنەوە بۆ ڕیوایەتەکانی ئەو حەدیثە و ئەلفاظەکانی تری بۆمان دەرەکەوێ کەوا نییە چونکە لە لەفزێکی تری ئەو حەدیثەیە بۆ نمونە لەفزێکی تری هاتووە لە لەفزێکی دووهەمیە كان إذا كان قائما في الصلاة قبض بيمينه على شماله أفرمي كان إذا قائما يعني معناه ظاهر أما جب قيامي يكم أكا يعني بيش ركوع ولا الروايات كتريا هاتوا كأليت أو حديثة أن النبي صلى الله عليه وسلم كان إذا قام إلى الصلاة قبض شماله بيمينه پیغمبر صلی الله علیه و سلم اگر هەڵسایە بۆ نوێژ دەستی ڕاستی خستە سەر دەستی چەپی کەوابوو یعنی بەدەستی چەپی بەدەستی ڕاستی دەستی چەپی ئەگرت ئەمە حەدیثەکان هەمووی صحیحن و طریقەکان هەمووی صحیحن و لە حەدیثێکی لە ڕیوایەتێکی تری هاتووە کە ئەفەرمێ إذا دخل الصلاة يأخذ شماله بيمينه كوابو إذا دخل يعني كرتشون أو نيجو أجر هستع بونير أما معناه أويك أم حديثي وائلا ناكري ببلغة بو باش ركوع أما بلغية بو بيشي الركوع والله أعلم وأمش يعني وكبري ولام دانويكي بقوته بو أوان وهروها بابلين ولام دانوي دوهميان يعني بلغي دوهم كأوان كردويانا بلغة عليه همو يسقانيك حديثك بخاري كعليه أبي حميدي ساعدية فرمي بيغمري خواص الله وسلم كاتي هالساعة ولا الركوع همو إسقانا كاني أقرايا وشوني خويا همو فقرات كاني عليه فقراتي بشته وما بس بي إسقانا كاني بشته كأقرايا يعني راست أبويا يعني كاتي للركوع الله سايا والراست أبويا إنك هربة شماوي رقصان بشوت السجودة والله أعلم زياتريش أجر ورد ببينه هر ليكي دينه هر أو معناه أجينه يعني كوابو ما بس بحديث دوهم يسقانا كانوا فقرات كاني بشته نوك همو هينيك يعني بلي همو إسقانيك أجينا أجر باس همو إسقاني به يعني لا حتى لحديثك لا بابلين لهنية كما أصلا أو حديثان باسي حديثي مسيء صلاته هو لو حديثة أصلا باسي دزقرتن هي حرتيانية لقيامية كما تابيجين والله قصدي بهالصانة وما بستي بي دزقرت نوية جاري كتير يعني هذا دزقرت نوية شوك أو إسقانة شوك لو حديثة باسي دزقرت نوية تيانية الأحاديث تراهاتوا باسي دزقرت نيتيايا كوابو بهيت شيويك أو حديثة نابتة بلغة بو أواني كوا ألين سيم دانشتن لبين هردو السجدك أوان ألين مثلا رأيا نوايا هەندێک هەیئاتی نوێژ هەیە قسەی لەسەر نەکراوە کەەوە حەملەکەی لەسەر ئەو هەیئاتانی کە اتفاق کراوە لەسەری چۆنە ئێمەش ئەتوانین بڵین ئەی خۆ
دانشتنی بینی هەردوو سوژدەکە و هەروەها جەلسەی دانیشتنی ئیستراحەکە پێش ئەوەی هەڵسیتەوە بۆ ڕکاتی دووەم ئەوانش خۆ هیچ باسی لەسەر نەکراوە ئێمە ناتوانین حەملیکەین بێژین لەو شوێنانە پێغەمبەر ساسم دەستی گردوتەوە کەوا ناکرێت یعنی تۆ ناکرێت لە خۆ تۆ شتی حەمل بکەیتە سەر شتێکی ترە ئەوەشی کە ئەڵێت چوارەم بەڵگەیان کە ئەڵێت دەستگرتنەوە مناسبترە بۆ خوشوع ئەڵێن یعنی ئەمیش لە ڕاستیە مەسئلەی ئەوەی کە بڵێ دەستگرتن پێغەمبەر ساسم بۆیە دەستی گرتووە لەبەر خوشوع ئەم عیلەیەیش لە ناو عولەمایانی ئیسلامە ئیتیفاقی لەسەر نەکراوە تا ئێمە بین قیاسی لەسەر بکەین ئەمە عیلەیەکە هەندێک عولەما وتویانە هۆکارێک هەندێک عولەما ئەڵێن دەستگرتنەکە لەبەر خوشوعی زیاتری تایە ئەگینا اتفاقی لەسەر نییە پاشان ئەگەر یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی نەگرتوێتەوە لە دوای ڕکوع یعنی با بڵێن بەو ڕەیە یعنی بڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی ئینی نەکردووە یعنی سید الخاشعین بۆ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم خشوعی نەپاراستووە یعنی ئەمە ناکرێتە بەڵگە بەڕاستی ئەمەش ناکرێتە بەڵگە بۆیە تۆ ناتوانیت بەم بەڵگەوە ئەوە بسەلمێنی کەوات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا سنەتە دەستگرتنەوە لە دوای ڕکوع هەروەها ئەو قسەیشیان یان بەڵگەی پێنجەمیشیان کە ئەڵێن یعنی هیچ زانایەک لە زانایان باسی ئەویان نەکردووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو شوێنە یعنی ئیرسالی کردووە تا دەستی نەگرتووە کەوا بوو معنای وایە ئەوکو بڵێ ئەمە هەر دەستی گرتووە بۆیە باس نەکراوە ئەمە وان نییە ئێمە ئەتوانین بڵێن بە پێچەوانەوە زانایان لە لای حەنەفیەکان بە تایبەتی حەساوکە ئیجماعی لەسەر کراوە یا شبه ئیجماعی لەسەر کراوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه کە ئیرسالی کردووە کە ئیرسال سنەتە و زانایان تایە قسەیان کردووە بەڵام ئەم مەسئلە زۆر تەڕح نەکراوە زۆر ئاماژەی پێ نەکراوە لەبەر ئەوەی ئەسڵ لە قیامە ئیسە ئێمە ئەگەر تەماشا بکەین ینی دەستگرتنی یەکەمیش ینی ئەگەر ئێمە دەستگرتنی یەکەم سنەت نەبوایە تۆ چیت ئەکرد کاتێک ئەوەستای بۆ نوێش طبعا دەست ئیرسالە کرد یعنی دەست ناگرت بەس بەڵگەی ئەوەی کە پێغەمبەر کردوێتی ئێمەش دەستمان گرتووە کەوابوو ئەسڵ لە وەستانە دەست نەگرتنە بە بەڵگە ئێمە دەست ئەگرین ئەلەم شوێنە بەڵگە هەیە بۆ قیامی یەکەم کە قورئانی تیا خوێندرێ دەست بگری بۆ ئێمە دەستمان گرت کەوابوو بۆ دووهەمیان هیچ بەڵگەیەک نییە لەبەرەوە لەسەر ئەسڵەکە ئەچین ئەسڵەکەش ئەوەیە کە دەست نەگریت نەک دەست بگریت کەوابوو بەڵگەی ئەوانەی کە ئەڵێن دەستگرتن سنەتە لە پاش ڕکوع بەڵگەکانیان ضعیفە بەڵام لەگەڵ ئەم هەموو وەڵامدانەوەش ئێمە قەناعەتمان وایە ئەم مەسئلە مەسئلەیەکی ئیجتیهادیە ئەوانەی کە فەرموویانە دەستگرتن لە پاش ڕکوع سنەتە هەر ئیجتیهادیان کردووە ئەگەر چی نشیان پێکابێ بەڕێی ئێمە ئەوانەشن کە ئەفەرمن دەست نەگرتنەوە سنەتە هەر ئیجتیهادە ئەگەر چی بەڕێی ئێمە پێکابی شێتیان بەڵام هەر ئیجتیهادێکیان کردووە هەردوو لە ئیجتیهادیان کردووە و ئەوانشی کە ئەڵێن ئینسان مخەیەرە لە بین دەستگرتنەوە و دەست نەگرتنەوە هەر ئیجتیهادە والله أعلم ئیتر ئێمە بە قەدەری توانای خۆمان ئەگەڕین بە دوای ئەوەی کە نزیکترە لە بەڵگەی صحیحەوە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەڵێن احتیمال هەیە ئێمە نەمان پێکابێ مقابلەکانمان پێکابێتیان چونکە مەسئلەکە مەسئلەیەکی ئیجتیهادیە والله أعلم داواکارم خوای گەورە ڕەحممان پێ بکە دڵمان فراوان کە لە مەسائلە ئیجتیهادیەکانە بزانین ئەم مەسائلانە بیدعە و سنەی لەسەر نەوەستاوە نابێ یعنی مەسەلەن شێخ ئەلبانی کاتێک ئەڵێت دەستگرتنەوە لە پاش ڕکوع بیدعەیە ئیتر ئێمە وا بزانین ئیبن باز و ئیبن عوثەیمین و ئەوانی تر هەمویان مبتەدیعن و بیدعەیان کردووە نا ئەو بیدعە بە معنای ئەوەیە کە مخالفی سنەتە سنەت وان نییە بەڵام ئەم مەسئلە مادام مەسئلەیەکی ئیجتیهادیە و هیچ لایەک بە عەمدی بە عەن قەسد
مخالفەی سنەتی پێغەمبەریان نەکردووە صلی الله عليه وسلم کەوابوو ئەوان کە بیپێکی ئینشاء الله دوو ئەجری هەیە و ئەوشیان کە نەیپێکی ئەجرێکی هەر هەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إذا حكم الحاكم إذا اجتهد الحاكم فأصاب فله أجران وإن أخطأ فله أجر داواکارم خی گەورە بخاتن ناوە جوانەکانی خۆی دڵمان فراوان کاتەوە یارمەتیمان بدا ئینشاء الله بتوانین ئەو جیاوازیانی کە هەیە لە نێوانی زانایانی ئیسلامە لە نێوانی مسلمانانە لە مەسائلە ئیجتیهادیەکان بە دڵفراوانی تەماشای بکەین و تەحملی بەرامبەرەکانمان بکەین و تەحملی هەڵەکانی ڕئی بەرامبەرمان بکەین ئەگەر هەڵەش بێت ئەگەر لە لای ئێمە هەڵەش بێ هەر تەحملی بکەین و مادام مەسائلەکان مەسائلی ئوسوڵ نییە و مەسائلی فروعە و حتى تەنانەت ئەگەر لە مەسائلی ئوسولیشە کەسێک هەبوو مخالفەی کردین ئێمە ئەبێت دڵمان فراوان بێت و ئەبێت مناقەشە بکەین و تێی بگەینین و خلافیش دروست ئەبێت لە نێوانمانە بەڵام نابێت یعنی لە وڵاتی ئیسلامە مەسیحی و یەهودی ژیاون لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژیاون پێغەمبەری خوا مناقەشەی لەگەڵا کردوون 10 ڕۆژ و 15 ڕۆژ و 20 ڕۆژ لە مزگەوتی پێغەمبەرا ماونەتەوە مناقەشەیان کردو و پاشان ڕۆشتن شتەوە و قەنەعەتیان بە قسەکانی پێغەمبەریش نەکردو پێغەمبەر لەگەڵشیانە معاملەی کردو هەڵسو کەوتی کردووە ئێمە لا ئیکراهە فی الدین خۆ دین بە زۆر نییە ئەمە لەگەڵ ئەو کەسانەی کە لە ئوسوڵە و لە دینە لەگەڵ ئێمە خلافیان هەیە ئەی چجا ئەی ئەو مسلمانێک کە لە مەسائلێکی فەرعیە لەگەڵ ئێمە خلافی هەیە ئێمە نابێت کۆتایی بە هەموو شتەکان بێنین نابێت تەبدیع و تەفسیق و تەکفیری یەکتری بکەین چونکە ئەم بۆچوونە بەڕاستی بۆچوونێکی هەڵەیە و توندڕەویەکە لەو توندڕەویانەی کە ئیسلام قەدەغەی لێ کردووە و نەهی لێ کردووە مسلمان ئەبێ میانڕەو بێ وەسەطی بێت ئەبێ لە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە صراط المستقیم و صراطی وسط لانەدا داواکارم خی گەورە هیدایەتی هەموو لایەکمان بدا سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.